بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ديار كتاب أذكار إمام النووي ككتاب زور نایابەکان کە پڕ لە ذکر و ئەوراد بۆ ئێمە هەموو ژیانمان ئەڕازێنێتەوە بە ذکر. زۆرێک لە باب و بابەتەکانمان باس کردووە کە گەیشتوێنتە کتابی ذکری نەخۆشی و مردن ئەو شتەش پەیوەست بێ بەوانەوە. هەندێک لە ذکرەکانمان باس کردووە کە ئینسان قولەکان بەسەر خۆیان بخوێنێ بۆ شیفا و ئەو فەرمایشتەشمان باس کردووە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فوو نەفەسی باشی خۆی ئەکردە ناو دەستیەوە، چونکە چۆن نەفەسی خراپەیە، فووی خراپەیە، فووی چاکیشەیە و هێناوێتی بە لاشەی خۆیان بۆ شیفا. و ئەو فەرمودەی دووەمیشمان باس کرد کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تفی مبارەکی خۆی ئەکردە سەر پەنجەی، ئەیخستە ناو خۆڵەوە، ئەیخستە سەر برین، ئەیفەرموو بسم الله تربة أرضنا بريقة بعضنا يشفى سقيمنا بإذن ربنا. بۆ ئەو نەخۆشی خارجیانە زۆر زۆر ئیسفادەی ئەوێ مەسەلەی بەکارهێنانی تف و خۆڵ. ئەمڕۆ لە خزمەت فەرمایشتێکی ترە، کاتێک کە ئێمە ئەچینە لای نەخۆشێک ئایا چی بڵێن؟ دایکمان عائشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بۆمان ئەگەڕێتەوە، ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم هەندێک جار ئەهات تعویذی ئەکرد بۆ ئەهل و ماڵ و مناڵ و خێزان و ئەوانێ. ئەفەرمێ کانە يعوذ بعض أهله يمسح بيده اليمنى، بە دەستی ڕاستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستی ئێنا بەسەریانە یا بەسەر نەخۆشیەکە یا شوێنی نەخۆشیەکە، ئەیفەرموو اللهم رب الناس أذهب البأس اشفي أنت الشافي لا شفاء إلا شفاؤك شفاء لا يغادر سقما. دەستی ئەخستە سەر ئەو شوێنەی کەوا ئازاری هەبوو، ئەیفەرموو ئەی پەروەردگارە، یا ئیلاهی پەروەردگاری هەموو خەڵکی، ئەذهب البەس. ئەم بەس بە معنای شدت دی، یعنی ئەم ئێشە ناڕەحەتە، ئەم شدەتە، ئەم نەخۆشیە لابە لەسەریان، ئیشفی شیفایان بدە ئەنتە شافی، بەس تۆ شافیت و شیفا ئەدەی، لا شفاء إلا شفاءك، هیچ شیفایەک إلا شفای تۆ نەبێ، شفایەکی وایان بدە، شفاء لا يغادر سقما، يغادر يعني يترك، يعني شفایەکی وایان بدە هیچ سەقم و ناڕەحەتی و ئێشێکیان لەسەر نەمێنن. لە ڕوایەتێکی ترە هاتووە کە بوخاری وەمان ڕوایەتەکە ئەفەرمێ هەندێک جار ڕوقەی شەرعی ئەخوێن پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم، ئەیفەرموو ئیمسح البەس، خوای گیان من چۆن ئاوا دەسێنم بەسەر ئەم با بڵێن ئازارە، ئیلاهی تۆش ئاوا مەسحی ئەم ئازارە بکە و لای بە لەسەریان. بيدك الشفاء، شفاء هەمووی بەدەستی تۆیە، لا کاشفە إلا أنت، هیچ کەس ناتوانێ ناڕەحەتێک لەسەر کەسێ لابەرێ إلا تۆ نەبی یا ئیلاهی. ئەفەرمێ لە هەندێک ڕوایەتە ئەنەس ئەگەڕێتەوە، ئەفەرمێ جارێکیان ئەنەس فەرمووی بە ثابتی رحمه الله، بە ثابت رحمه الله، ثابتی کوڕی قەیس فەرمووی ئایا ڕوقەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەسەرتان نەخوێنم؟ ئەڵێ وتیش بە بەسەرما بخوێنە. فەرمێ دەستی مبارەکی دانا لەسەر سەری و فەرمووی اللهم رب الناس مذهب البأس، پەروەردگاری جیهانیان لابەری ناڕەحەتیەکان، اشفي أنت الشافي لا شفاء إلا شفاؤك شفاء لا يغادر سقما. ئەبم شێوازە ئەم ڕوایەتەشی هاتووە. کۆی ڕوایەتەکان ئەوە ئەگەیەنێ کە دەستخستنە سەر نەخۆش سنەتە و مناڵەکانت، خێزانت، ئەولادی خۆت دەست بخەیتە سەر ئەو شوێنەی کە ئێشەکە و دوعای بەسەرا بخوێنێ. ئەم دوعایانە لە سنەنی پێغەمبەرە صلی الله عليه وآله وسلم. واتە ئیمام ئەوێ پێمان بڵێ بەشێک لە ذیکرەکانی نەخۆش لەگەڵ ئەوە بسم الله تربة أرضنا و لەگەڵ ئەوە قولەکانە عینەن ئەم فەرمایشتەش هاتووە بۆ هەندێک لە نەخۆشەکانە بێتە شیفا و ڕەحمەت. خوای گەورە مەسحی ئەو بەس و ناڕەحەتی و ئێشە ئەکات و ئەو ژانەی بەسەرەوە ناهێڵێ. داوامان لە ذاتی پاکی پەروەردگار ڕەحمەت و بەزەی و میهرەبانی خۆی بەسەرمانە ببارێنێ، خوای لێت ئەپاڕێنەوە، لێت ئەلاڵێنەوە، بە کەڕەمی خۆت لەگەڵمانە بجوڵێرەوە. یا ئیلاهی ئەم فەرمودانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بکەرە چرای ڕۆشنی ئەم ژیانەمان، بیکەرە چرای ڕۆشنی ناوگۆڕەکانمان، بیکەرە شەفاعەتکاری ڕۆژی مەحشەرمان لەژێر سێبەر و بەیدا و ئاڵای پێغەمبەرە صلی الله عليه وسلم حەشرمان کە. آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خوای گەورە لە گوناهی منیش ئەو ژبورێ خوا لەمان قبول کرد.